ئەو سەردەمەی کە من چوومەتە مەکتەب لە کۆی دوو قوتابخانە هەبوو. قوتابخانەی کۆی کوڕانی یەکەم لەگەر قوتابخانەی کۆی دووەم کە پاشی بۆ قوتابخانەی زانست. من لە قوتابخانەی ئولای یەکەم بووم کە مامۆستایەکەمان ناوی جەلال حەوێزی بوو کە دەتوانم بڕێم هەتا ئەوڕۆ هەتا مردنی شانازی پێوە دەکەم لەبەر ئەوەی بەمانای وشە بەڕێوەبەر بوو، بەمانای وشە تەربیەوان بوو، بەمانای وشە باوک بوو. ڕۆژانە ئەو وەختە ڕێوڕسمەکەوا بوو سعات 8 دەوام دەستی پێ دەکرد، ئێمە لە سعات 7 لە مەکتەب بووین. ڕێزیان دەکردین، پولی یەکەم دووەم هەتا شەشەم هەدومان 6 پول بوو. دەیان پشکنین کێ نینۆکی هەیە و چێ سەری نەتاشە و چێ نازانم چی پاک و خاوێنی. پاشی ئەوەش سێ سرودیان پێدەگوتین. سرودەکانی ئەو دەماش سەردەمی پاشایەتی بوو، بریتی بوون لە چی سرودەکان؟ ئەی کوردینە ئەی مەردینە با دەست لە ناو دەستکەین هەموو بۆ یەکێتی خاکی وەتەن و ئیلی ئاخرهی شاخی ڕەنگا و ڕەنجی کوردان باعیزی کەیف و سرور. یعنی ئەو هەمووی سرودەکان سرودی نیشتمانی بوون کە ئەو وەختە قوتابیان فێرە نیشتمان پەروەری دەکرد کە ڕوحیەت و گیانی کودایەتیان پێدەبەخشی. ئەوانەش هەمووی دەگرێتەوە بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە حەقەتەن ئەو وەختە دەتوانم ئەوە بن وەکو مامۆستایان کەریم شارەزا، کەمال سادق، عەبدوڵڵا ئەحمەد، عەبدوڵڵا کاکا، غەریب مستەفا، ئەوانە مەجموعەک مامۆستا بوون، هەموو مامۆستای کوردپەروەر و نیشتمان پەروەر بوون. وەکو گوتیشم تار ئەحمەد حەوێزی، وەکو گوتیشم جەلال حەوێزی کە بەڕێوەبەر بوو. وەڵڵاهی ئێستا تەماشای هەندێکش دەکەم شخصیەتی لە شخصیەتی ڕئیسی وزەرای عێراقی زیاتر بوو، هەندە بەوی قاب و کە داهات. یعنی تەڵەبەت چەندی ئیحترامی دەگرت، ترسان نەبوو، ڕێز بوو، یعنی سامی هەبوو ئەوەندە. من ساڵی 58 ئەوم تەواو کرد، سەرەتاییم تەواو کرد. یەکەم جار کە سەرەتاییم تەواو کرد ئەو قوتابیانی کە زیرەک بوون یان کە جستەیان باش بۆ ڕاضی بوون ئەوە هەبوو وەکو دەرێ ئۆردگا هەبوو، ئۆردگای قوتابیان هەبوو. لە هەر مەکتەبەی ساڕانە 4 قوتابیان اختیار دەکرد لە هەموو عێراق بە کوردستانیشەوە لە بۆ شەقڵاوە. لە سەرمەیدان ئۆردگایەکی زۆر گەورە هەبوو، کەمپەک بوو. دەتوانم بڕێم لە ئێستا لە ئەوروپا ئەو جۆرە کەمپانە نییە، بە شێوەیەک دانرا بوو، نان خواردن و ڕاضە و شەو و شانۆ و یعنی خواردنی سەیر ڕۆژانش بەسەر شاخکەوتن و ڕاضیان پێدەگوتین. 15 ڕۆژان بە چەند وەجبەیەک هەموو قوتابیانی عێراق داتنەوە کەمپەی شەقڵاوە. یەکەم جاریشم کە بەشداریم کردووە من لە ساڵی 1958 بوو، پێش شۆڕشی چاردەی تەمووز. ڕۆژی شۆڕشی چاردەی تەمووزی ساڵی 1958 ئێمە لە گەلی عەلیبەگ بووین، بەرەو ڕەواندز دەچوین لەو ئەوە کە زانیمان مەلیک کوژراوە و پێشمان ناخۆش بوو مەلیک کوژراوە، وەختە مەلیک سامێکی هەبوو.